کاک نەچیروان لەسەر پیرۆزبایی قسە ناکەین چکە کردت پیرۆزبایی لە تەلەبەکان گفتوگۆکانی نێوان هەولێر و بەغدا پێم خۆشە جەنابەت کە پێشترەوە مەلەفە لە جەنابەت بیستە چۆنە و بینی ئێمە و بەغدا چۆنە ئێستا بین ئێمە و بەغدا باشە گفتوگۆکانیش لە گەشت و هەوایەکی ئەرینی بەردەوامن لەگەڵ بەغدا و تەسەور دەکەم هەردوو لا هەم بەغدا و هەم هەولێر هەردوو لامان دەمانەوێ ئەو کێشانەی کە هەیە چارەسەر بکرێتن و بە تاکیدیش هەموو هەوڵێک هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە. ئێمە لە سەروبەندی حازرکردنی بودجەی ساڵی 2020 لەگەڵ عێراق پێت وایە دەگەنە ڕێکەوتن؟ من هیوادارم بگەینە ڕێککەوتن بە تاکید ئێمە هەمومان چاومان لەوەیە کە بگەینە ڕێککەوتن و جهودی هەردوو لاش هەم هەولێر و هەم بەغداش جهودی جدیان هەیە بۆ ئەوەی بگەن بە حەل. کاک نەچیروان جگە لە گفتوگۆ تەکنیکیەکان گفتوگۆی سیاسیمان پێویست نییە لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق بۆ ئەوەی لە پەرلەمانی عێراق کێشە بۆ بودجەی ساڵی 2020 کێشە نەکەن. خۆی بەردەوام گفتوگۆ پێویستە لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق و گفتوگۆ لەگەڵ هەموو هێزە سیاسیەکانی عێراق بەردەوام پێویستە بۆ ئەوەی لە یەکتر تێبگەین بەداخەوە لەسەر پرۆسەی ناوتی هەرێمی کوردستان زۆر جار پرسیار هەیەش ئیشکالات هەیە ئێمە داوامان کردووە کە هەم وەفدی پەرلەمانی عێراق لایەنە سیاسیەکان بێن بۆ هەولێر و زیاتر لەسەر ئەو بابەتانە گفتوگۆیان لەگەڵ بکەین و بگەین بە چارەسەرێک کە لە خزمەتی کوردستان و عێراق و هەموو خەڵکی کوردستان و عێراق.